التحديات التي يواجهها العراق كبيرة. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە سەرەتای دەستبەکاربوونیەوە ژمارەیەک هەنگاوی چاکسازی دەست پێ کردووە کە زیاتر چاوی لەسەر بڕینی دەستی میلیشیاکانە لە ناو کەرتە جیاوازەکانی وڵاتدا. هەنگاوەکانی کازمی ڕوبەڕووی کاردانەوەی توندی لایەنە شیعەکان بوونەتەوە و کارگەشتووەتە ئەوەی لە ڕێگەی پەرلەمانەوە هەوڵی لێپرسینەوە و دوورخستنەوەی بدەن. کازمی بە دوو ئاراستە کار دەکات. هێزەکانی ئەمریکا لە عێراق کەم دەکاتەوە کە ئەوە داخوازی زۆرینەی میلیشیا شیعەکان و خودی ئەمریکایە. لەلایەکی تریش کۆنتڕۆڵی گروپە میلیشیاکان دەکات کە داخوازی ئەمریکا و خۆپیشاندەرانی عێراقە. ئەو هەنگاوانەی کازمی وای کردووە ژمارەیەک ڕووداوی تیرۆرکردن لە شارە جیاوازەکانی عێراق ڕووبدەن کە سەرەتا بە تیرۆرکردنی هیشام هاشمی دەستی پێکرد و دواتر کوژرانی چەندین چالاکوانی دیکەی خۆپیشاندانەکان بە دوای داهات. ئامانجەکانی ئەو کردەوە تیرۆریستیانە تەنیا گەیاندنی ئەو پەیامە بوو بە کازمی کە ناتوانێت دەست بۆ هەژمونی هێزە شیعیە میلیشیاکان ببات کە ڕۆڵێکی سەرەکی لە دەزوەردانی وڵاتانی دراوسێ لە ناو عێراقدا دەگەڕن. سەرۆکوەزیرانی عێراق لە میانی سەردانەکەی بۆ تاران کە لە 21 تەمموزی ڕابردوودا ئەنجامیدا بە سەرکردەکانی ئێرانی ڕاگەیاند بوو کە عێراق دەیەوێت پەیوەندێکی هاوسەنگی لەگەڵ ئێران و وڵاتانی دیکە هەبێت. ئەوش لە بری کارکردن لەگەڵ ئەو هێزانی کە کار دەکەن بۆ لە ناوبردنی هەوڵەکانی بنیاننانەوەی دەوڵەتی عێراق. مستەفا کازمی با قۆناغبەندی هەوڵ دەدات عێراق لەژێر هەژمونی گروپەکانی شیعە و لایەنە سیاسیەکانی نزیک لە ئێران دەربێنێت و جگە لەوەش هەوڵ دەدات عێراق لە ناکۆکی و ململانەکانی هەرێمی و نێودەوڵەتی دوور بخاتەوە. وێڕایەوەی ئێران هەڵوێستێکی ڕوونی لە حکومەتی عێراق با سەرۆکاتی مستەفا کازمی بەدی نەکردووە، بەڵام بێگومان وا تەماشای مستەفا کازمی دەکات کە هەڕەشە بۆ سەر بەرژەوەندیەکانی ئێران لە عێراق دروست دەکات. ئەگەر ئەو ڕێو شوێنانی کە مستەفا کازمی بۆ ئەنجامدانی چاکسازی لە کەرتەکانی ئەمنی و ئابووری گرتوێتێ بەرسەر بکەوێت، ئەوە بنیادنانی عێراقێکی نوێی لێ دەکەوێتەوە کە خاڵیە لە هەژمونی دەرەکیان هەژمونی گروپە چەکدارە شیعەکان. بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەی گروپە چەکدارەکانی شیعە ئەوە پێویستە مستەفا کازمی توانای هێزەکانی دژە تیرۆر پتەوتر بکات، چونکە ئەو هێزانە لەلایەن ئەمریکاوە پێک هێنراوە و مەشقیشیان پێکراوە، تەنانەت هەر لەلایەن ئەمریکاوە پڕچەکراون. جگە لەوەش ئەو هێزانە لە شەڕکردندا شێوازی سەربازانی ئەمریکا بەکاردێنن کە بە پاڵپشتی ئەمریکا دەتوانن ڕوبەڕووی ئەو گروپە چەکدارانە ببنەوە. لەوانەیە ئەو پرسە لە نێوان مستەفا کازمی و ئیدارەی ئەمریکادا گفتوگۆی لەسەر کرابێت. ئەستەمە مستەفا کازمی لەسەر داوای ئەمریکا دژ بە گروپەکانی شیعە هیچ هەنگاوێک بنێت لە کاتێکدا ئەمریکا بەڕوونی ڕایگەیاندووە کە لە میانی 3 ساڵی داهاتوودا هێزەکانی لە عێراق دەکشێنێتەوە تا ئەو ماوەیە ناتوانرێت توانای هێزەمنیەکانی عێراق پتەوتر بکرێت تا دەسەڵاتی دەوڵەت بسەپێنن بڕیاری سەروەری وڵاتیش بگێڕنەوە. هەنگاوەکانی کازمی ئەگەری زۆرە کە بێتە هۆی ڕوبەڕووبوونەوەی چەکداری لە نێوان هێزەمنیەکانی عێراق و گروپە شیعەکان کە بەم دواییانە هێرشەکانیان دژ بە هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بەڕابەراتی ئەمریکا زیادی کردووە.